خۆشەویستان سڵاوتان لێبێ ئامادەبوانی بەڕێز بەخێر بن بۆ بەرنامەی هەکبەی بیرەوەری بۆ ئەم جارەمان میوانداریمان کردووە لە ئەستێرەی درەوشتاوی سەر ئاسمانی قەڵاتجێ هونەرمەند و ڕۆشنبیر بەڕێز مامۆستا بەکر مەحموود. مامۆستا گیان بەخێر بێ. زۆر سوپاسان دەکەم. سەرەتا کورتەیەک لە ژیانی مامۆستا ناوی ئەبووبەکر مەحموود باوەمەرە ناسراوە بە مامۆستا بەکر مەحموود. لە ساڵی 1962 لە قەڵاتجێ لە مەیدانی مەنگوڕان لەدایک بووە. هەر لەم شارەش چۆتە بەر خوێندن سەرەتایی و ناوەندی و ئامادەی هەر لە قەڵاتجێ خوێندووە. پاش لە دابڕان پەیمانگای مەڵبەندی مامۆستایانی ڕانی تەواو کردووە لە ساڵی 2003 بەشی ئینگلیزی و لە ساڵی 2025 خانەنشین بووە. مامۆستا گیان بەخێر بی دووبارە. زۆر سوپاس دەکەم دواسەرکردن تا بۆ دەخوازم دەستا خۆش بێ. زۆر سوپاس. سەرەتا پەیامی خۆت بگەێنە و جا دەچینە لای پرسیارەکان. بەڵێ سوپاسان دەکەم هیوادارم ئەو بەرنامەیە لە پێناوی کۆکردنەوەی ئەزموون و کاروی هونەری و ئەدەبی و ڕووناکبیری لە هەر بوارە جیاجیاکاندا هی نووسەران و هونەرمەندان و ڕۆشنبیران و چالاکوانان و هەموو ئەوانەی لە هەر یەکێک لە بوارە جیاوازەکاندا دارێکیان خزمەتە سەربەردێک و خزمەتی شارەکەیان کردبێ و بتوانین ئێمە بە ئەرشیفی بکەین و بتوانین هەموو ئەو کار و چالاکیانە بپارێزین چ بۆ تەلەڤیزیۆن بێت چ بۆ بەرنامەکانی تری ئاین دەبێت چ لە شێوەی چاپ و چاپەمەنی و بڵاوکردنەوەدا بێ دەستخۆشیتان لێ دەکەم هەنگاوێکی باشیشە و سەرەتاش بەڕاستی من پێم خۆشە گەر ئەو ناوە هەکبەی بیرەوەریتان لێناوە پێشتر هەندێک ناویکەی هەبوو هەکبەی بیرەوەریەکە زۆر باشە هەموو لایەنەکانی ڕەچاوی هەموو لایەنەکان دەکا نانوشانەکە نانوشانێکی باشە و دەستان خۆش بێ. هیوای بەردەوام تێمە دەخواست. دووبارە بەخێر بێ. زۆر سپاس بۆ ئامادەبوونت. مەمنون سپاس. سەرەتا لەوە دەست پێ دەکەین باسی ژیانی منداڵیت و بیرەوەریەکانی خوێندنی سەرەتاییت بۆمان باسکەی. بەڵێ سپاس دەکەم. من پێم وابێ بەکو ناسنامە و هەویە و ئەوانە وەک زۆربەی خەڵکی ئەو وڵاتی و کوردستان ساڵی لەدایک بوونم وەک پێویست نییە. لەبەرەوەی ئەگەر سیر بکەین سەرنج بدەین زۆربەی زۆری خەڵکی کوردستان باشووری کوردستان ینی بە پێچەوانەی ئێستاوە کە مەسەلەن مناڵ لەدایک دەبێ دەقە و سانیە و کاتەکانی هەموو تۆمار دەکرێ ینی هەتاوەکو بەر لەدایک بوونیش مەسەلەن دایک و باوکەکە خێزانەکە بیر لەوەی دەکەنەوە لە ڕێگەی دکتۆر و پسپۆڕی تایبەتەوە لە ڕۆژێکی مێژووی تەریخێکی ڕۆژەکە و مانگەکە و ئەوانە هەمووی هەر یەک بێ بەداخەوە ئێمە لە سەردەمێکدا لە ڕۆژگاری ئێمەدا ئەمە لە ساڵی 1962 لەدایک بووم بەڵام پێم وابێ ئەو ساڵە هینی تەمەنی خۆم نییە لەبەرەوە من ئێستا خانەنشینم زۆربەی هاوڕێ و هاوتەمەنەکانی خۆم هێشتا لە پرۆسەی پەروەردە و ئەوانە بەردەوامن و ئەوانەوە پێیان وایە کە من هاوتەمەن و هاوپۆلی خوێندنی من بوون بەڵام تەماشا دەکەی من بەهۆی موالیدەکەمەوە پێش ئەوانش خانەنشین بووم بۆیە من پێم وابێ بەڵێ ئەمن لاموان بێ پێشتر دایکم بەڕەحمەت بێ لەگەڵ مردوویە مولاک باسی ئەوی کردووە من پێشتر برایشی کەم هەبووە هەر بە ناوی ئەبووبەکر و ئەوانە ئەوە زۆر لە خێزانەکان دووبارە بۆتەوە کە نفوسیان بۆ دەرەناوشتیان بۆ دەران دوای ئەوەی وەفاتی کردووە کە مناڵی کیان بوو بێتەوە کەش بوو بێ یان کوڕ بوو بێ بە هەمان ناویان کردوێتەوە ئەمن بۆ خۆم وات سەوڕ دەکەم لە مەیدانی مەنگوڕان لە گەڕەکی کارەبای قەدیم لەوێ لەدایک بووم و ئەوانە خوێندنم لە قوتابخانەی قەڵازێ بووم خوێندومە سەرەتایم لێوە تەواو کردووە لە بیرەوەری ئەو ساڵانەی ڕابردوم سەردەمی قۆناغی سەرەتاییم بازنەیەکی خوێندنم لە پۆلی کاتی بردومانەکەی ساڵی 1974 قەڵازێ من لە پۆلی چواری سەرەتایی بوو. یعنی یەک سەرنجم لەسەر ئەوان ئەو نووسەر و ڕۆشنبیرانە شەیە مەسەلەن بە سەراحەت ساڵانە کە یادی 24 دەکرێتەوە باش هەم ساڵی بردومانەکەی ئەم ساڵی ڕاپەڕینەکەی بە تایبەت بردومانەکە کەمتر باز لە ڕۆڵی مامەستایان دەکرێت. یعنی ئێستا ئەمە ئەو قوتابخانەی ئێمە کە بەرامبەر قامیەتی ئێستا بوو وێنەکانی ماوە هەموو ساپی تۆ سەق پوشتەکانی هەموو ڕووخاوە باش ینی بڕواتانە بێت چارەیەک پێش بردومانەکەی
بەڕێوەبەری قوتابخانەکەمان مامۆستا عەلی میرزا مامۆستاکانمان هاتوون بۆ یەک تەڵەبەکان دوو دەستی یەکیان گرتووە لە جادەکەی پڕاندویانەوە باش ئەو شەو چەندین جار فڕۆکە هاتووە بردومانی شارەکەی کردووە هیندەکە ئێوە بڕۆنەوە ماڵێ ئەو ڕۆژی قوتابخانەکاندا نەخرابوون مەکتەب هەبوو ئەو ڕۆژەی ئێمە لە قوتابخانە بووین ینی ئەگەر خوا نەخواستە بەسم ینی لە ڕۆڵی ئەو مامەستا دڵسۆز و تێکۆشەرانە ئەوان نەبایە مەسەلەن بە سەدان کوڕ و کچی ئەو شارەی کە ئێستا الحەمدوللا بەشی هەرە زۆریان لەوانەیە لە ژیان داما بن پزیشک بن لەوانەیە لە یەکێک لە بوارەکان خزمەتدا بکەن بەڕاستی ڕۆڵی ئەوانە لەبیر ناکرێت فەرامۆژ لە چواری هەتا بڵین 6 ملیۆن تەواو کردو ئەوانە دوایی چوومەتە قۆناغی ناوەندی لە قۆناغی ناوەندیش باسی قۆناغی ناوەندیشت دەکەین پرسیارێکمان بۆ ئامادەکردووی لە قۆناغی ناوەندی چ بیرۆریەکت هەیە لەگەڵ باوکت؟ وەڵام لە قۆناغی ناوەندیم لە طبعا من باوکی خۆم نەماوە ینی باوکی خۆم هەر نەشم بینیوە سپاس دەکەم لەگەڵ مردووی ئەمولیا یعنی باوکی خۆم نەبینیوە خوشکێکم هەبووە خوشکەکەم لە من گەورەتر بووە کاتی خۆی بەڕەحمەت و دایکم دەیجێڕا تووشی نەخۆشی بوو ئەوانە من هەندێک بیرەوەری مناڵیم بڵێن لە بیرماوە کە لە گچکە بووم لەگەڵ خۆی دەیبردم بۆ کۆڵان و بۆ لای دەستە خوشکەکانی و ئەوانە هاوڕەکانی کچانی گەڕک دەیبردن بۆ ئەوش تووشی نەخۆشی بۆ وفاتی کرد ینی باوکم جا ئەو خوشکەم وێنەی نییە ینی ساڵی شەستەکان بۆ هەفتەکان و ئەوانە وێنەی نەبووە باوکم وێنەی نییە ینی من ینی تقریبن بڵێم دەتوان بڵێم هەر لە دایک بووم جۆرێک لە ئەنفال لە ژیانی مندا ئەوە بووە ڕاگوزاراوە نەمبینیوەوە تەنانەت بە گۆڕەکانیشان نازانم لە تەڵەبە بووین لە هینێ تاوان لەبەرەوەی باوکم زرباوکەکەم پێشم دایکم دوو ژنی تریە نابوو مناڵی نەبوو کە دایکم هێناوەتەوە بڵێن من و ئەو خوشکەمی لەگەڵ بووە زۆر ئێمەی خۆش دەوێت دوای بەتابەتی کە خوشکەکەم وفاتی کردووە مەسەلەن زۆر هۆگری من بووە یعنی من بڕواتانە بێ ینی لە متەوەستەش بووم نەمزانیوە ینی ڕۆژێک لە ڕۆژانەوە بڵێن زەرباوکم بوو هەستم بەوەی نەکردووە تا ڕۆژێکیان لەسەر کورسی و ڕەحلە هێنان و بردن و ئەوانە بوو لە من لێردا دەنیشتمەوە و لێردا دەنیشتم لە پەنجەرەی دەم ئەوانە لەگەڵ یەک دوو هاوتەمەنی خۆم تەقریبی لێمان بوو بەش وەک جۆرێک لە شەڕ و عاجزی ئەوانە ئەوش ئەوەی بەرامبەرەکەم پێ وتم شتی مناڵی مەسەلەن بە چاوی یەکتریدا دەینەوە کوتی جاخۆ تۆ بابی خۆت نییە تومەز لە ماڵێدا لە ناو خێزاندا هەندێک شت دەجێڕێتەوە دایک و باوکان دەجێڕنەوە مناڵ جوان لێوە دوایی ئەو مناڵانە و قسانە لە شوێنی شکە بە جۆری شکەری جێڕنەوە مش کەوای زۆر بەزین بەخۆمداتەوە ینی هاتم ماڵێ لە ماڵێ بە دایکم گوتمدا شتێکی وا بووە وەڵا دایکم وردەکەی حکاتەکەی بۆ جێڕامەوە ئاواش چیرۆکێکی بۆ جێڕامەوە باوکت پیاوێکی ئاوە باڵا بەرز بوو نام سەبەتەیەکی پێ بوو نام چی دەفرۆشت و ئەوانە ینی شقڵەکەی ئاوا هاتە بەرچاومە ئەوانە وتم ئەی باشە بۆ ئەمە دەمزا پێتان وتم لەبەرەوەی باوکم ینی هەستیمەوە نەکردەوە مەسەلەن بۆ نمونە دوایمە دوو کوڕێکەمان وە مەسەلەن 4 خوشک بووین هەر کاتێ جەژناکە قاتی بۆ کردووی مەسەن پێ قاتی بۆ من کردووە مەسەلەن پێڵایی بۆ من کردووە پێداویستەکانی ینی هەرگیز ڕۆژێک لە ڕۆژان هەستم بەوەی نەکردووە کە ئەوە باوکی زرمە ینی بەڕاستی ئەو بیرەوەریە هەم ئەوەی بردومانەکەی ساڵی 74 و هەم ئەوەی کە لە ناوەندی ئەوەم زانی کە من لەو خێزانەیدا بەتەنیا ماومەوە ینی و کاریگەری زۆر لەسەر ژیانمەوە بەداخەوە بەڵێ سپاس دەکەم مەمنون سپاس دەکەم ئەو جادینە سەر پرسیارێکی کە کاتێکی زۆری بەسەردا چوو ئەگەر ئامادەی تاوا کرد هۆکاری ئەو دابڕانە چی بوو؟ بەڵێ ئەمە سەرەتا ئیشارەتم بە شتێکدا مەسەلەی مووالی دوو تەمەن و ئەوانە ئەمن لە تقریبەن لە هەتا ئەو کاتی لە ساڵی 89 کە قەڵازی ڕاگوێزرا و بەتیقەکان بووی پشدەر بە شێوەیەکی گشتی ئەمن لە هەتا 5 وێژەیم خوێندبوو باشە لە وێژەی بوو لە هەتا پێ 6 نەخوێن بۆ ئەوانە
بە حکومەوەی لە ساڵی تقریبا 1945 ئەوانە موال دەکەم لەبەرەوەی گەورە بناوماتەوە بۆ سەربازی ئەوانە ئیدی نەچوو و دوای بۆمە عسکەری فیرار و ئەوانە تەبان نەبتوانی خۆی ئەو کاتی کە تەمەن دەبوو بە 18 ساڵ و مری موالد گەورە بوو لە خوێندەدارە بڕای دەبوو پەیوەندیت باهینی تەرجنید و سەربازگەوانەوە کرد بەوەینی سەربازی ئیدی هەم بەهۆی تەمەن و بەهۆی ئەو مەسائلانەوە نەمتوانی بخوێنم ئیدی دوایش تقریبی لە دوای ڕاگواستن و ئەوانە و دوای ڕاپەڕین کە هاتینەوە منتیقەکەی مەسەلەن چوومەتە لە ساڵی 2000 و ئەوانە درێژم بە خوێندندایەوە لەبەرەوەی من هەتا لەگەڵ ماڵش باسم کرد خوێندن پەیوەندی بە تەمەنەوەیە بەڕاستی ینی خۆگە مناڵێک لە قۆناغی سەرەتایی لە 6 ساڵی دەچێت بۆ قوتابخانە و لە 18 ساڵی دەچێت بە زانکۆ حیکمەتێکی تایە مەسەن ئاستی گەشەکردنی فکری و هزی ئەو مناڵە بۆ ئەو قۆناغایە ئەوەیە ئیدی پێما بۆ گەرەستانە خوێنم لە تەمەنێکی کەدا ناتوانم خوێن و دیراست تەواو بکەم ئەو بچوومە مەکتەبی مەسائی ئێواران و ئەوانە 6م تەواو کرد و دواتر نەچووم بۆ پەیمانگای ئەو کاتەی ینی دەرەجەکەشم نزم بوو بەڕ سەراحەت ینی دەرەجەیەکی نزم هێنابوو ینی نەم دەتوانی پەیمانگای ئەهلیش ئەوەندە نەبوون کارەسانی بکرێ ینی نەم دەتوانی لە بڵێن لە کۆلیژ ئەوانە وەربگیرم ئیدی دوای لە هەرچۆنێکی بێ لە کۆلیژ وەرگیرام و ئەوانە لە عەرەبی بووم ناوم لەوێ دەرچوو لەگەڵ کۆمەڵێک هاوڕێکە جۆرێک لە قبول خاص و لەو جۆرە شتانە بوو وەریان کردبوون ئیدی ینی وەزعەکانی جواب بێ ئیمکانەتی ئەوانە بەڕاستی نەمتوانی درێژە بە خوێندنم ینی ئەو کاتی ئێستا ڕۆژێکی لادمان لە ئەو کاتەی بینای قایمقامیەت و شۆرتە هەموو قایمقامیەت و شۆرتە ئەو شارەی دوو هەیوانێک بوو لەنا ئەو باخە تازەکەیدا بوو بەڕێز کاک عومەر قەڵازی ئەو کاتی قایم بوو ڕۆژێکی هاتمەوە کچی وتم کاک عومەر هاتمەوە تیاخوا بەخێر بێ ئەوانە کچی بۆچی وتم وەڵاهی ناخوێنم تی بۆ ناخوێنی وتم وەڵاهی خوێندن بە من ناکرێ کاکە وەڵاهی حسام بوو بەس فلافلی خۆم ساڵی 5-6 دینارم دەوێت بەڕاستی من ئیمکانێتم نییە ئەو کاتەژە و حیزبانەوە گەستانە بوون مەسەن بارەی جاگوم ڕگرێ خۆ ئیمکانیت نەبوو کابرا کادیری حیزب دوای مەسەن بە 40 ڕۆژ 50 ڕۆژ خۆ 100 دینار 150 دیناریشان دەدای ئەوانە حتاکو ئەو مامەستانەی لە بواری پرۆسەی پەروەردەشدا بوون مەسەن لەبەری کوردستانی مەسەن هەمویان خۆبەخش بوون لەبەری کوردستانی مەسەن هاوکاری ئەو شتانانە ئیدی هاتمەوە دام بەزان چوومە پەیمانگای مەڵبەندی مامەستانی ڕانیەوە ئەوانە دوای 2003 خوێنم تەواو کرد چوومە بەشی ئینگلیزی و ئیدی لە 2003ەوە مامەستا ئینگلیزی بووم بە ساڵانێکی زۆریش بەڕێوەبەر قوتابخانە بووم لە سەید ئەحمەدان بووم لە چۆم خڕکەی بووم لە ئاڵام بووم لە دێلوێ بووم لەو منتیقانە بەهۆی موالیدەکەشمەوە ئەو بوو هەر ئەوەش زوو خانەنشین کرام لە مانگیەکی پار ساڵ خانەنشین بووم و ئەوانە تاو کاتانە ئەو بوو ئەوە ئەوەی تاەرە باسماکەەوە ژیانی تایبەتی خوێندن و ئەوانە بوو پێم خۆشە بچینە سەر مەسائلی کاری هونەری و ئەدەبیەک بەڕێستان کەسێکی دیارن لە بواری ئەدەبی و ڕۆشنبیری بۆمان باسکە پاش ڕاپەڕین و پێش ڕاپەڕین وەڵای ئێمە لە تقریبا لە ساڵی 84 پێشتر جم و جۆڵی هونەری شانوی ینی وەک شانۆ زیاتر لۆ شارەی هەبووە بەڵام لە شارەی هەبووە یا چالاکی لە گۆڕەپانی قوتابخانەکان بووە ینی چالاکی مەدرسەوانە بە یاخود لە وەرزی بەهاران و ئەوانەدا خەڵک چۆتە شێخ مەحموود و شێخ فەرخ و شێخ ڕوشوانە ئەوانە ئەوەشیان وەکو تقریبا مێژوویەک لامە ینی هەموو ئەوانە ینی ئێستا کتێبێکە ئامادەم کردووە لەسەر مێژووی شانووی جوڵانەوەی شانووی یا بژوتنەوەی شانووی لە ناوچەکەیدا کردومەتە 5 قۆناغ و ئەوانە لە قۆناغی یەکەم لە سیەکانەوە هاتووم تەقریبی تا ساڵی چلەکان و ئەوانە ئەو کاتی عەبدوڵڵا پشدەریوان لە ڕادیۆی هینی کوردی بەغدا ئەوانە ئیشیان کردووە و لێرە بوون و لە ساڵی 58 جیلێکی کە دێت تا شۆڕشی 4 تەمموزی 50 سەردەمی عەبدولکەریم قاسمان لێرە هەمزە حەسەن و کۆمەڵی خەڵکی کە دێت دوای لە 58 هەتا ساڵی هەفتا تا بەیانی یانزەی ئازاری ساڵی هەفتا و ئەوانە ینی بڵێ کەشێک کە دەڕەخسێ مەسەن ڕادیۆی کوردی پەیدا دەبێت مەسەلەن کۆمەڵی هونەری وێژەی کوردی ئەوانە دەبێت جیلێکی کە دێن لەوانە خاڵ حەمەی ئەشێ غەفوری ماسمالی ئەو لە کتێبەکەی بە تەفاسیلم کردووە تا ساڵی 84 قۆناغی ئێمە
لە 1970ەوە دەست پێ تا ئەو کاتە یان چالاکیەکان لە گۆڕەپانی قوتابخانە و شوێنەکانی شوێنی کراوە بووە ینی لە هۆڵ چارچەوەی ئەوەدانە بووە ئەمە یەک دوو ئەو ئیشە هونەریانە بە شێوازێکی هونەری ئەکادیمی نەبوون مەسەلەن دیکۆری وەک پێویستیان نەبووە مەسەلەن ئارایشت و مکیاژیان نەبووە میوزیک ڕۆڵی نەبووە تێیدا ئەکسسوارات ڕۆڵی نەبووە هەتا چیرۆکیش مەسەلەن چیرۆک ناتون مەسەلەن لەسەر تێکستێکی ئەدەبی پشت بە نووسەرێکی پرۆفشناڵ مەسەل ببەستن دەقێک چ خۆماڵی بێت چ بیانی بێ ئیشی لەسەرکەن مەسەن بخواان لە ماڵە کۆبوونەوە شتێکی کێشەی خێزانی و مەسلەی دکتۆری نەخۆش و نازانم و کۆمەڵێک شتی کۆمەڵایەتی ئەوانیان هین کردووە ئەوانیان پێشکەش کردەوە و ئەگەر مناسبە بۆ نێ نیشتیمانی نەتەوەش بێ بێگومان نەورۆزیان کردو ئێمە لە ساڵی 1970 کۆمەڵێک برادەر کۆبووینەوە تیپێکی شانۆیمان دروست کرد لە حزەریانی ساڵی 1970 و ئەوانە تیپێکی شانۆیمان دروست کرد یەکەم ئیشمان لە سەرەتاوم بە پێشەوانەی ئەوانەوە یعنی قۆناغێکی زێڕین بوو لە شانۆی کوردی لە شارەکەیدا باش بۆ لەسەر تێکز ئیشمان نەکرد لە هۆڵ لەسەر ستەیج ئیشمان نەکرد بە ئینارە ئیشکراوە بە جلو بەرگ و بە مکیاژ و ئارایشت و بە شێوازێکی فەنی لەسەر هینێکی جوگرافیایشی مەسرح و ئەوانە ئەوە نەبوو ینی شێوازێکی تازە بوو هەر ئەوە ژوای کرد بیرمان نەچێت ینی ئەوە ژوای کرد لەبەر ئەوەی بەو شێوازە نەبوو لێرە وەک ئێستا نەبوو هەموو چاپخانە و ڕیکلام و ئەو شتانەشی بە بکرێت سۆشیال میدیا ئەوانە ینی بڕواتان بێ یەکەم ئیشکە کردمان لەسەر دەقێکی پێکەنین بە پێیاسا بوو هی نووسری ناوداری کورد مامۆستا حوسێن عارف بوو باش دوای لە مجلی فنون و ئەوانش لە بەغداشتی لەسەر نووسرا مەسرحەیە زەحکە وفق القانون پێکەنین بە پێیاسا حتا لێرە لە ڕووی ڕقابە و ئەوانەوە ڕقابێکی زۆرمان لەسەر بوو ینی ئێرە منتقەیەکی حدودی و ینی هەچی هێزی سەربازی و ئەمن و مخابرات بوو نەکە لە خەڵازی هەڵەبجە پێنج و هەموو منتقە سنووریەکان سانسۆرێکی زۆر گەورانە سەر بوو ینی سەرباری ئەوەش 12 ئەوەندە خەڵک هاتبوو یعنی ئێستا لێ بیرم مامۆستا مەلا محەممەد دڵگەی ئیمام و خەتیبی شارەکەی هاتبوو مانگی 12 زۆر سارد بوو کەش و هەوا 84 کەش و هەوا وەگەێستانە بوو ینی ئەو کاتی بڕواتانە بە نزیکەی 30 سانتیم 40 سانتیم بەفرباری بوو تاکە هۆڵێک لە شارەکەیدا مەرکە شەباب بوو مەڵبەندی لاوانیان پێدەگوت بەرامبەر ئەو گۆڕەپانی یاری ساحە یاری شەید مام جوتیار بوو لە دەری شار بوو ینی ئەو ڕۆژەی بەو سەرمای خەڵک لێرەڕا بە پێیان هاتووە بۆیە ئەوەندە قەرەباڵغ ئەو ڕۆژەی نەواتوانین مەسرحەکەی عەرزکەین باش بۆ بانی 28 مانگ عەرزمان کرد باشە ینی ئەو کاتی هەم کەش و هەواوە ئێستانە بوو ئەوەشیان بەڕاستی ڕۆژێکیان بانیشان لە ئەسنای پرۆڤەیدا کە بانیەکان چون شتێکی خۆشتان بۆ ژەرمەوە قەرەباڵغێک لێوە بوو مام خدر یادی بەخێرنەماوە لێوە بۆ قەرەباڵگتمانەوە چە ئەو قەرەباڵغیە تێوەڵا مامەستا ئەوە هینە ئەمە چوو بوونەوە بۆ پرۆڤەی تۆڵاو بەرازە کوشتیانە لێوە ئێستا بەراز لە پشتی هێرۆیە لەوێ لەس ئەو جارێ بەراز هاتبوونەوە ماڵەکەتا باش ینی مەسرحەکەمان پێشکەش کرد فایلی 67 نووسەرەکەی ئیسماعیل فەید ئیسماعیلە ئەو فایلی 67 بۆ خۆی نووسەرەکە میسریە باشە بەڵام قەزیەکە چیە لەسەر قەزەی فەلەستین بوو ئێمەش وەکو کورد هەموویشا قەزەکەی خۆمان بە قەزەی فەلەستین و ئەوانەوە دەبەستەوە بڵین لە داری ئەمن بانجان دەکردی ئەوە چی ئەو مەسرحەیە چۆن ئەوە دەکەن باش دەبوو مولەخەسی باحث بەشێک لە ئاینەکە بیدەینە عەرەبیزانێکی باش و تەرجمەی کە بڵێ کاکەوە شتێکی وایە وتما کاکەوە قەزەیەکی فەلەستینی ئەوانەیە ئەو جەر بەسەر ڕێگەیانداوە ئیش بکەین دوای ئەوە شانۆگەری ئینمان کرد ئەوە بە پێش ڕاپەڕین فایلی 67 پێکەین بە پێیاسا حوسێن عارفمان کرد دوای فایلی 67 مان کرد ئیسماعیل فەید ئیسماعیل ئەوەی تریان پێکەین بە پێیاسا مامۆستا حوسێن عارف بوو لە دوای ئەوان دەقێکەکەمان کرد تەبنەوە هەموو یەکی چەند مانگێکی بین بووە شانۆگەری ڕاوچی حەیدەر عەبدوڕەحمانمان کرد ئەمن ئەو سێ ئیشەم کرد لە بینی 84 بۆ 89 بۆ ڕاگواستن لە کاتی ئیشکردنی ئەو کاتتدا ئافرەتان هیچ ڕۆڵێکیان هەبوو ئێستا بەڵێ باسی ئەوەش دەکەین پێ باش بوو بیر خستمەوە دوو ئیشەکەم لە ڕانیێش کرد یانیار ئەو کاتەی لەوێ شانۆگەری بۆیاخچی خوارە خۆش بوو ئەمینی میرزاکەریم بۆ لە ڕانیە پێشکەشمان لە 86 ئەوەم کرد شانۆگەریچکە بوو لەسەر مەسائلی
کرێکاری و لەسەر مەسائلی پرۆلیتاریا و ئەوانە ینی هینمان کرد دەقێکی ئەمریکی بوو نووسەرەکەی ئۆسڤالد دراگۆن نووسی بووی ئەو پیاوەی بوو بە سەگ لە ڕانی عەرزمان کرد ئەم دوو ئیشەم لە ڕانی کرد ئەو سێ ئیشەش لە قەڵازێ کردومانە بەڵام لەو پێنج ئیشەی یانی لە بینی 84 بۆ 89 ئەو پێنج ئیشەم کردو ینی هەموو ساڵێکی ئەگەر حسابی بکەی ئەم مەسرحێکم تێرا کردووە جگە لە نواندن ئەوەی ئەمینی برزا کەریمی لە 1986 لە ڕانی عەرزم کردووە وەکو ئیخراج وەکو تەمسیلیش ئیشم کردووە یعنی ئەو ئیشانێکە من تێیدا ئیشم کردووە یەک وەکو ئەکتەر ڕۆڵم تێدا بینون دوو هەندێک لە ئیشەکانم کە باسی دەکەین وەکو دەرهێنەر ئیشم تێدا کردووە سێ بە حکمی خوێندنەوە و بەردەوام متابعەم لەگەڵ کتێب و گۆڤار و ڕۆژنامە ئەوانە توانیومە هەندێک سەرنج و بە چاوێکی ڕەخکنەوە لەسەر ئاور لە دەقەکانیش بنەوە مەسەن چەندین مەقالە و تاری شانۆیشم لەسەر هەم شانۆی بیانی و شانۆی خۆماڵی نووسیوە ئەوە تقریبا تا ساڵی 89 مەسەن ئەو ئیشانەماکە ئەو پێنج ئیشەما کردووە لە 92 سوپاسەکە پێش ئەوەی باسی ئەوە بکەین بێنە سەر دوای ڕاپەڕین بەڕاستی لە قەڵازێ مەسائلی ڕۆڵی ئافرەتان ینی ڕۆڵێکی زۆر باشیان بینیوە یعنی من ئێستا شانۆگەریەک بڕیارمەدا لە قەڵای دمدم ئیشێ بکەین قەڵای دمدم ئەوەی عەرەب شامیلۆف ینی دەقێکی زۆر بەرفراوانە یعنی تقریبا 72 ئەکتەری دەویست هەستان تەڵقیسمان کردەوە کورتمان کردەوە ئەو 72 ئەکتەرە کردمان بە 34 کەس بەڵام چۆن مەسەلا ئەکتەرمان هەبووە سێ ڕۆڵی هەبووە شخصیاتی جیاوازی هەبووە لە مەسرحەکەیدا ئێمە لەو ئیشەی نۆ ئافرەتی تیا بوو یعنی تۆ وەرە بیرکەوە لە ناوچەیەکی قەڵازی حسابی 45 ساڵ پێش ئێستا لە ڕووی کۆمەڵایەتیەوە چۆن بوو یعنی بتوانی 8 ئافرەت 9 ئافرەت بتوانێت ڕۆڵی ببینێ و ئێستعدادی و ئێمە لە هیچ مەسرحێکی کە کردومانە ینی مشکیلەی یەکێک لە گرفتەی زۆربەی تیپەشانەوەکان لە کوردستاندا هەبووە مەسەلەی نەبوونی ئافرەت بووە ئێمە قەت ئەوەمان نەبوو ینی بڕواتانە بێ مەسرحیمانەوە بە دەبڵ کاس کردومانە مەسەڵەن ئەو کچە ئەو ڕۆ دەوری دەبینێ بەیانی کچەکەی کە بتوانێت هەمان ڕۆڵ ببینێ مەسەلا لە یەکەم شانۆوە شانۆی پێکەنین بە پێ یاسا باش گوڵاڵە خدرمان هەبوو لەگەڵ نیهات خان و هەروە لەگەڵ بەیانی ئیبراهیمی دەلاک لەو لە هەردوو مەسرحەکاندا مەسەلەن بە دەبڵ کاس ڕۆڵیان بینیوە جام ئێستا لە یادمە ئەتۆ حسابی کرد سلێمانی پەیماگە هونەر جوانەکانی لێەوە لە ساڵی هەفتەوە هەموو ساڵێ بەدەیان خریجی هەبووە تیپی نوانی سلێمانی هەبووە تیپی پێشڕەوی شانۆی کوردی هەبووە باش یعنی لە ئیشێکی مەسرحێکی کە دەیان کرد سێ ئافرەت 4 ئەفرەتی بوو قەنەعەتتان نەبێ من لە تایتڵەکەی دیومە باشە وەکو شارچێتینە وەکو هونەر لە تایتڵەکەی دیومە ینی زۆر خۆشحاڵ بوون شانازیان پێوە کردووە ئەمە بۆ شانازی بوونەکەم لە سلێمانێک لە مەسرحێکی 5 ئافرەت ڕۆڵ ببینە بەڵام لە قەڵازەیەکی دوورە دەست 9 ئافرەت ئیستعدادی هەبێ بێتە سەر تەختی شانۆ ینی بەڕاستی وەشێکی زۆر شانازی بێگومان لە دوای ڕاپەڕین ساڵی 92 زۆر سار بوو کوڕین یەکچینە گە بەبیرتان بێ بە پێی هینی کەشوهەوا هەر 10 ساڵ جارێک شەپۆلێکی زۆر توندی سەرما و بەفر و باراندی بەتابەتی بەفر ئەگەر تەماشا بکەن مەسەلەن بۆ من لە 92 بووە لە 2002 بوو لە 2012 بووە یعنی ڕژێکی زۆر بەفر لە 92 زۆر ئەوە بووم کاخدر لەوانەیە زانێ بەڵێ دوای ڕاپەڕین ساڵی 92 ئەمە مەسرحێکمان کرد شانۆی سێ شەو لە زیندانی بەعسیە فاشستەکاندا ئەم تێکستە کتێبە ئامادەم کردووی عداد نووسەرەکەی قەڵازەیە ئازاد مەحموودە باسی کۆمەڵێک لە زیندانیانی تقریبا 72 لاپەڕە بووە تەڵقیسمان کردوێتەوە ئەوانە کردومانە ئامادەم کرد بوو بۆ شانۆ ئەو دەمی تاکە قاعەیەک هەبوو پێیان دەگوت جەواد لە هەنارۆشی بوو کاگەدرازکە لە هەنارۆ بوو کاکدر لەوێ لەو ڕۆژە سارد و سەرماییدا ئەومان پێشکەش کردووە و لەوێ ئەمن توانیم پێشتریش پێش ئەو چاوپێکەوتنی لەگەڵ ئەو برادران هەندێک گفتوگۆ مناقەشەمان دەکرد چۆن ئەمە بتوانین نەک جگە لە کاریشان و بتوانین کۆمەڵێک خەڵکی کە پێ بگەێنین ڕێنماییان بکەین بۆ ئەوانیش بێن بە هەمومان چکا ئیشی هونەر ئیشێکی هەرەوەزیە بتوانین شتێکی باش بکەین ئەمن لەوێ لەو ئیشەیدا
زۆربەی ئەو ئەکتەرانەی کە دواتر هاتوون و لە قەڵازە ڕۆڵیان بینیوە بۆ یەکەم جار ئەم من هێناونە سەرشانەوە وە شەڕیشم لەسەر کردوون بڕواتانە بێ باشە لەوانە خدر زوحاق لەو ئیشەی مندا بووە کاک محەممەد جوتیار لەو ئیشەی مندا بووە لوقمان حوسێنی لەو ئیشەی مندا بووە حاجی بێشیری لەو ئیشەی مندا بووە هەموو ئەو برادەرانە بۆ یەکەم جاریان بۆ هاتوون لەوێ لەو مەسرحەی من ئیشیان کردووە دواتر بۆ هاندانی خەڵک لە ئۆردوگازی و ڕۆملەکانەوە بۆی بگەڕێنەوە بۆ شارەکەی و هەنگاوی ئاوادانکردنەوە لە شارەکەی دەست پێ بکە شانۆگەریەکە بوو هاوڕەیەکمان هەیە نووسەری سەردەمی شاخە لە بڵاوکراوەکانی سەردەمی شاخ چاپەمەنیەکان بڵاو کەرابەوە بە ناوی ڕاگواستن ئێمە کۆمەڵێک دەستکاریمان کرد و ئەوانە پێدا چوومەوە بە ناوی گەڕانەوە لە قەڵازی عەرزمان کرد پێشدا چووم لە بازیان کە پێشکەشم کرد لە ساڵی 92 بۆ 93 لە بازیان پێشکەشمان کرد بۆی تەژی خەڵک بکەین بۆ گەڕانەوە هەر هینەکەشمان عنوانەکەمان گۆڕی بە ناوی گەڕانەوە بەڵێ ئەو کاتی سەرەتای ئەوەی بوو خەڵک دەهاتەوە بەڵێ ئاخرمە بەستمان دەڵێ چوین بۆ بازیان لەوێ ئەو کاتی خەڵک ڕاگوێزرا بوو بۆ بەڵێ لە ئوردوگا زۆرەکەم بۆی بگەڕێنەوە بەڵێ لەوێ لە بازیان نازانمەگە و برادرانی کە لێوە بوو یەکێک لەو هاوڕێیانم ئاکە نووسەرێکی زۆر دیاری کەرکووک لێ بوو مامۆستا جەلیل کاکەوەیست لەوەیەوە علاقات و شتمان پەیدا بۆ لە بواری نووسین و ئانە لەوێ عەرزمان کرد دوای هێنامان بۆ ڕانەی دوای هێنامان بۆ قەڵازێ ئەو تەقریبەن تاوەکو بڵین ئەوانش لە 92 لە 93 کردمانە ئیدی 94 بە 95ەوە شەڕی ناوخۆ ئەوانەی بەسەرداهات لە 95 هاوسەری گیریم کردووە کە دوای لەوانەیە پرسیارەمان لێ بکەی بەداخەوە شای حەفلەشمان نەکرد شەڕی ناوخۆی بەسەرداهات ئێستا باسی کەمادام سێ ڕۆژێ لەژێر زەمینیدا بووین بەڵە فەرموو بە خۆشەویستی هاوسەرگیریت کردووە یان ئەگەر بۆمان باسکەی بەدڵی خۆت بەڵێ گەر باسیشی نەکەی ئاساییە ناوەڵا زۆر ئاساییە لە زۆر شوێنی کەس باسمان کردووە من لەوەیاندا کە پێشتر سەرەتاکەی باسی هەندێک معانات و شتی ژیانمان کرد الحەمدولله سوپاس بخوا لەواندا کە بەختەوەرم لە خێزانەکەمدا کوڕەکەم مامەستا دوو کوڕ و دوو کچمەیە سوپاس دەکەم لەگەڵ ئازیزانیەوە دوو کوڕ و دوو کچمەیە کوڕێکم مامەستای وەرزشە کچێکم مامەستای مۆسیقایە بەڵێ خێزانەکەشم مدەڕیسەیە بۆ خۆش هەمەر مامەستا بوون یعنی وەک بڵێ ماڵەمان وەک فەرعێکی تەربیەی وا بووین بەس لە ماڵە زۆر هاوکارم بوون یعنی لە مساعدان زۆر کردوم و لە هینیش بڕواتان نەبێ ئەمە تقریبی لە پێشتر باسی ئەوم کرد لە 98 و ئەوانە 98 ماڵێمان یعنی شەوانە کۆ دەبووینەوە لەوێ یعنی لە ماڵەکەی خۆمان پرۆڤەمان دەکرد یعنی ئەو بوون یعنی زۆر هاوکارم بوون کچەکەم بەشداری مەسرحی کردووە سەناریە کچمەر بەشداری مەسرحی کردو ئەوانە یعنی ئەوانش لەگەڵم بەڵێ بە خۆشەویستی هێناومەوە ئەوانە من ناوم لەسەر بەزن و قافیەش ئاوسەری جێریم کردووە ئەو ڕەنجین مەحموودە من بەکر مەحموودم سپاس دەکەم خۆشبیاخوا ئەو جارەگەر بچینە سەر بواری نووسین بەڕێز ڕۆژنامە نووسی بەڵێ وەڵا پێم خۆشە عەفو بەر لە پرسیارەکەی ئەگەر یارمەتیم دەی بۆی هینێکی تا نەبێ مەلەلێکی تا نەبێ من لە تەقریبە و باسی 92 ئەوانە 93 ئەوانەمان کە بەڵام لە 92 بۆ 93 ئەمن لە 95 کە هاوسەرگیریم کرد چوم بۆ ماوەیەک لە ڕانیە بووم هەرکە ماڵمدانە لە ڕانی ماڵمدانە باشە دوای چوومە هەولێر ئەو ماوەی لە ڕانەی بووم لە بەرنمەیەکم هەبوو بەرنمێکی تەرفیمی بوو سعات 8 بوونەوە لە ڕادیۆی مەڵبەندی هەشتی ڕاپەڕین هەر بەناوی بەرنمەکە بەناوی ڕەنگاڵە بوو پێشکەشکار بوو لەوێ ئەو کاتی نەخۆ ئامادەم دەکرد بخوان بێژەریان هەبوو ئەوانە لێ بووم دوای 96 لە هەولێر بووم دیسان لە 96 ئەو وەزعانە ناخۆشانەی هەرێمی کوردستان و ئەوانەی بەسەر داهات دیسان لێژدا ئاوارە بووینەوە هاتینەوە لێرە چوونە سەرە بۆ لە قاسمەڕە شوزەڵێنەوە تا 98 ئەوان لە 98 گەڕاینەوە کە گەڕاینەوە لە 98 بەڵێ لە 98 کە گەڕاینەوە بیرۆکەی چکەم بۆ دروست بوو هەر بە درێژە پێدەری شانەوەکەی ساڵی 92 کە کردمان باش ئەم لەگەڵ ئەو برادەرانە بەڕاستی هەندێک برادەرم هەندێک بێر و بۆ چوونیان هەبوو ئەم ناکۆک بووم لەگەڵیان ناکۆک بووم لەگەڵیان لەسەرچی ئەم دەم کاکەجار ئێمە لێرە ئەمە هیچمان ئەکادیمی نین بڵێن کۆلیژی هونەر جوانەکانمان تەواو کردووە پەیمانگە هونەر جوانەکانمان یعنی هاوی بووین بە حەز و ئارەزوی خۆمان بەڵام بە تەنیا بڕوانامە
ئینسان دروست ناکە بەڵێ یعنی تۆ ئەگە عشقێکت بۆ کارەکەت نەبێ ناتوانانی بیکەی بێگومان ئەمە تەلەبەمان لەگەڵ بووە 5 ساڵ لە هینی بووە 5 ساڵ لە پەیماگای خوێندوویەتی ئەمان نەیتوانیوە 5 دقیقە قسە بکە لەسەر مەسرح قسە بکە ئەمە لە 84 بەرتۆڵ بڕێختم بە عەرەبی خوێندێتەوە ئەمە لە 85 ئیعداد ممثلی ستارسافسکی خوێندێتەوە چۆن ئەکتەر ئامادە دەکەی یعنی زۆر ئەوانە بەرلایەنەوە سیر بووە جا ئەمن لەو ڕوانگانەوە دەم کاکە هونەر لەسەر بەکر مەحموود تاپۆنیە لەسەر فلان و پیسار و ئەوانە تاپۆنیە ئێمە با جیلێکی کە بابێن خول بکەینەوە بابێن جیلێکی کە پێ بگەینی کۆمەڵێک کچی گەنجی ئەو شارەی کۆمەڵێک کوڕی گەنج پێ بگەینی سپێنی لە دوای خۆمان ئەوانە بێن ئیش بکەن با شوێنمان بەتاڵ نەبێ هەر هیچ نوێ کە سپێنی بە خۆمان پیر بووین تەمەنێکی ڕێزمان بگرن حرمەتمان بگرن باشە بڵێن ئەوانە ڕۆژگارێک ئەوانە مامەستامان بوون بڕواتانە بێت دایان جار یەکێک لەوانە برادرە نزیکانە مامۆستا حەمە عەزیز لێرە بووە ئیشی لەگەڵ کردوون و ڕۆڵشی بینیوە ڕۆڵی زۆر جوانی بینەوە تابەتی لە شانۆی شاگردی شەیتان ئینما کردووە ئیشمان کردووە دەوری بتوڵەی دەبینی ینی چەندین جا لەسەر ئەو ڕێیانە مەحاسەبان کردوون بە 3 مانگ تەژمیندیان کردوون بە 6 مانگ تەژمیندیان کردوون لە دەرگای دەریان کردوون بە پەنجەرەی داهاتوون بووە یعنی هەر بەردەوام بووم لەنەوە تو هەستان لەگەڵ ئەو برادەرە ئازیزانە تیپی شانۆی سەردەممان دروست کرد یەکەم ئیشمان کرد شانۆی خەنجەری ناو سندوقەکە پێشکەشمان کرد هەمووی وەچی تازە بوو هەمووی کۆمەڵێ کوڕ و کچی گەنجی تازاتین لەوەیەوە دەستمان پێکرد دوای شانۆگەری شاگری شەیتانمان کرد قەنەعەتتان نەوێ 8 ڕۆژی لێرە عەرزمان کردووە بەرنەدەکەوت دوای بردومانە ڕانێ لەو قاعە گەورەی ئەو ماسا حەمە عەزیز لێرە بڕواتان نەبێ ژێنەرە بۆ باشە لەوێش مەسەلە لە 98 دوای ئەوەی ئەو ئیشانەمان کردووە و کۆمەڵێک ئەگەر بیرم نەچێتەوە لە بەڵێ شانۆی شاگردی شەیتانمان کرد دوایی مەسەلەن ئەوە بۆ خەنجەری ناو سندوقەکەمان کرد شانۆی شاگردی شەیتانمان کرد دوای شانۆی زابا و کینامان کرد دوای شانۆی دێزدەمونەمان کرد ئەوەی لەسەر هینی دەقە بن عالەمیەکە شکسپیر و بە جۆرێکی کە ئەمە عەرزمان کردەوە ئەوە لە بینی 98 99 2000 باشە ئەو 5 شەم کرد یعنی هەموو ساڵێکی ئیشێکمان تێدا کرد تا 2000 لە 2000 تا 2003 ئێمە لێرە کازیۆی منداڵانی قەڵازێ بوو لە باوەی ئەو 2000 بۆ 2004 لەو ساڵانەیدا لە بەرەوەم 2003 بوومە مامەستا یعنی ئەو دەرفەتم بۆ زیاتر بۆ نەڕەخسە بەڵام لەو 3 ساڵەیدا کە بەخۆ بەخش بووم لە کازیوەی منداڵانی قەڵازێ بەدەیان ئۆپەرێتی شانۆیی و شانۆی منداڵانم بۆ منداڵانی شارەکەی پێشکەش کردووە بەدەیان کوڕ و کچی ئەو شارەی مناڵی ئەو شارەی خولم بۆ کردوونەوە بەشداری مەسرحەکانم کردووە ئێستاش لە بازار و لە شوێنە گەشتەکاندایان بینم ئەلحەمدولیلا گەورە بوون زانکۆیان تەواو کردووە لە شوێنە چاک خۆشی و حاپرسی بنێکم بڕواتانە بێ بۆ نەمناسیونەوەکیانەی ماماسای تۆ دەرسی بێنێکتوێنێت لە کازیوەی ئێمە تەڵەبەی تۆ بووین یعنی من یعنی ئەوە بەڕاستی ڕاستە لە ئیشی هونەری زۆرمان دوو دەبی بەڵام بڕواتان هەبێ ئەو یادگار و بیرەوەرانەی لە ئیشە هونەریەکاندا هەیە ئەو خۆشەی ئەوەی هەیە کە دوای مەسرحەکە تەواو دەبێت خەڵک ئەو ڕێز و حورمەتەی کە لێت دەگرێت یعنی ئەو گەورەترین سەرۆت و سامانە خۆشەویستی خەڵک گەورەترین سەرمایە ئەو زۆر گرنگە لەنامە پڕە فەقیرێک بووین خۆ نەهێزمانە بوو نە سەرمایەمانە بوو نە ئەومانەوە تەنها ئەوەیە لە بواریش خۆمان باریچ خۆمان زانیوە خزمەتی بوارەکەمان کردو خزمەتی لە هەر لە بوارەکاندا خزمەتمان کردو ئەو ڕێ ئەو خەڵکیش ئەو پاداش و چاکە دەداتەوە کە ئەوە شتێکی ئەوەیە دەگمەنە بەڵە فەرموو لەناو هاوڕێکانتدا بە کەسێکی قسە خۆش ناستراوی ئەگەر شتێکت لە بیر بێ لەو کاتەیە گەر ئیشت کردووە کاری هونەریت کردووە بۆمان باس بکەی یادگارێکی خۆش وەڵڵی یادگاری زۆرن بەس ڕۆژی چەند لە مامۆستا حەمەز لەوان یادی بێ شانۆگەری شاگردی شەیتان دەقەکە کۆمیدی بوو کات و شوێن زۆر گرنگە ئەوە بۆ هونەرمەندانی شێوەکاری هەم بۆ دانانی پەیکر ئەم بۆ مەسرح زۆر گرنگە باش ئەو کاتێ مەسرحەکەمان تێدا کرد مانگی ڕەمەزان بوو باشە
عنوانێکمان بۆ دانا شاگردی شەیتان خەڵک هەر لە خۆیەوەنا جاذبەیە بوو یانی ها ڕەمەزان و شاگردی شەیتان و ئەوانە ئیمان دەکرد پرۆڤەمان دەکرد مەسرحەکەی عەزنشینە کۆمیدیە بەڵێ سەر مەسرحمان کردو بە شوقەیەکی گەورە نەئاو بەردەکەوێنە سەراو بەڵێ 5-6 خێزان و عائیلەمان لەوێدا لەسەر ئەو مەسرحەی کۆ کردوتەوە لە هینێکیان فایلێکمان لێرا بوو ئاوا نووسیبمان تەوالێت بوو WCێکم لێمان نووسی بوو WC لەسەر فایلێکی ئەوە لێ هەڵماواسی بوو کوڕێک لەگەڵ خوشکەکەی هات خوشکەکەی لەگەڵمان بوو وەردەخانە سا لێرە نییە لە دەرەوەیە ئەویش ڕۆژێکیان ئارا پرۆڤەمان دەکردووە نەمژ کڵاوەکەم و کڵاوەکەم بەسەر چامدەرا پاڵمداەوە هاتبوو لە پەنمان دانیش بوو ئەوشتی کاک بەکرد پرسیارێکم هەیە گوتم پرسیارەکە چی کاکە وەڵای مشکلی شت واشمان هەبوو ڕۆژە بخۆم هەر تۆزێک دڵم توم بوو گوتم چی کاکە توی ئەرێ مامەستا ئەوە چییە گوتم چی کاکە تویەوە چێ نووسراوە ها نووسیبمان WC وەڵا کۆمپانیا کاکە کۆمپانیا جا ئێستا زۆر جار بەخۆشی بە یادگاری ئەوانە دەیجێڕنەوە لە شانۆگەری فایلی 67 کچەکانمان لەگەڵ بوو شتەکانمان جلو زۆرەخان جلی بەرگۆوانە پێش خۆ بگۆڕین لە پشکەوالی چەکان داماندەنان ئەوێ شۆڵ بوو ئەتۆر مشکێک چۆ بۆ ناو جلەکانەوە وەڵا کاتێکی بوو بە قیژە و هات و هاوارنی هات و بەیان و ئەوانە ڕاکە ڕاک لە پشتی مەسرح هاتنە سەر مەسرحەکەی مشکەکە لە ناو جلەکان شتەکان دەرپەرداخوا تازەمە و زلان لەبەر ناکەینەوە یان بیرۆری خۆشمان هەنجا بڕواتانە شەوانە هەبوو لەوێ خەوتوو بەدەم دوای پرۆڤەی ماندووبوونێکی زۆر بەدەم گۆرانی گوتنەوەوانە لێو ماوینەوە بەڵە فەرموو کۆتا پرسیارم وەکو کاری ئێستات سەرۆکی دەستەی ئەدەب و ڕووناکبیری قەڵاتزەی بەڵێ چیت کردووە یان پێشکەش خەڵک کردویان لە ئایندەدا دەتەوێت بکەی بۆ ئەم یەک عیبم هێشتم زۆر زوو لە بیر دێچێتەوە تووشی زەهایمەری نەبووم بەڵام نازانسی دامەنەسیە باش و ئاماژەت پێ ئەمە تا 2023 هێنامان باشە خۆ 2023 ئێستا 2026 خۆ تۆ ناکرێت هونەرمەندێک بەڕاستی بەڕێی منەگە 12 ساڵ دابڕای لە ئیشێکی یعنی ئەو عشق و سۆزە کاڵ دەبێتەوە کاڵ چۆن پاییزان وردەورە گەڵاکە ئاڵتونیە چەند جوان دوای وردەوردە لول دەبن و هەڵدەوەرێ بەڵام ئیشم کردووە من مەسەن تا لە 2023 ئەوانەوە کۆمەڵێک مەسرحی کەمان کردووە من ئەو ماوەی خەریکی یعنی ئیشی پرۆسەی پەروەردە ئەوانە بوو خزمەتی منداڵی کوردمان کردووە من لە 2014 ئەوانەش ئەو قەزەی داعش و ئەوانەی بەسەرهات لەو 7 ساڵەی زیاتر خەریکی خوێندنەوە و نووسین و ئەوانە بووم بەڵام لە 2015 تقریبا ئەو ئیشەی کە لە 2015 کارمان لە شانۆی پاییزی زەعیم کردووە پاییزی زەعیم یەکێک گابریل گارسیا مارکیزە یەکێک لە نووسەرە عەزیمەکانی ئەمریکای لاتینە باشە ئەو خەڵاتی ئەدەبیشی وەرگرتووە بەو ڕۆمانەیە ئەمە لەو ڕۆمانەیەوە بڵێ ئامادەما کردو پاییزی زەعیم لە ئەوە دواتر لە سەروبەندی تاوانی تیرۆرستانی داعش و ئەوانە لە 2015 بۆ 16 مەسرحێکمان حازر کرد بە ناوی بە عنوانەوەی لالش بەدەم ڕەشەباوە لالش بەدەم ڕەشەباوە باس لە قەزەی یەزیدیەکان دەکات باشە ئێمە لێرە عەرضمان بۆ خۆم دەوری جەلادێکم دەبینی مەسرحەکەیە هەمیشە هەم بیرۆریشە دەوری جەلادێکم دەبینی سەرابی کچم یەکێک بوو لەو کچانەی کە داعشەکان فراندویانەوەوانە دەوری قوربانی دەبینی یعنی باوک و کچ باوک دەوری جەلادی دەبینی کچەکە دەوری قوربانی دەبینی لە قەڵازە عەرزمان کرد باش لە ڕانیە ڕیکلاممان بۆ کرد و ئەوانە لە ڕادیۆ لە تەلەڤیزیۆن و پۆستەر هەڵواسراوە بەهانی عەرزی دەکەن ئێوارەکەی داکم زۆر نەخۆش بوو تا من 3-4 ڕۆژی بەسەردا تێپەڕی بوو لە دوای عەرزی ئێرە خۆمان حازک و بۆ ڕانیە بەڕەحمەت داکم زۆر نەخۆش بووانە بردویانە خەستەخانەی لە خەستەخانەی شەوێک مابووە باش دکتۆر ئیزنی داوە تەلەفۆن بۆ ڕزگاری بیان گوتم کاک ڕزگار دایکم چۆنە ئەوانە تووەڵا کاکە زۆر باشە دکتۆر هاتووە ئیزنی داوەتەوە ڕانوش دێشێ باش
بەخوای هەموو سەعاتێکی پێ نەچوو تەلەفۆنێک وتی کاکە وەڵا بهینە ئێستا بە پەلە بگێ ماڵە ئەوتم چ بۆ وتێتۆرە وەڵا ئەگەر چووم یادی بەخێر داکم وفاتی کردو گەورە لێ خۆش بێ سپاس دەکەم لەگەڵ مردوویە مولایەکیان وەڵا تاوی ئەو شەوەی خوان ناگرێ هاوڕێکانم برادەرەکان ئەوەی لەو مەسرەحەی لەگەڵمان بوو پێکەوە بوون یعنی هاتن بۆ لای ماڵێ و شەو دڵیان دامەوە پیا کاکە جامە تازە مەسرەحەکەی عەرز ناکەین تۆ دایکت وفاتی کردو ئەوانە ئەمش کاکە چۆن عەرزی ناکەن کاکە مەلافتی هەڵواستراوە فلێکس و ڕادیۆ و خەڵکمان خەڵک داوەت کراوە و مەوعید دەستنیشان کراوە چۆن وارە بێ تیاندەی کاکە باش تازەی خۆمانی پیاوان لە مزگەوتی گەورە بوو ماڵیشمان وەکو پێکتم لەکن مەدانی مەگوڕام و گەڕێک کارە با ماڵی دایکم قەدیمی ژنەکان لەوێ دانیشت بوون یعنی بڕواتانە بێ ئەم سوور بووم لەسەرەوەی لێ مەسرەحەکەی پێشکەشکەین سارێکم بە خصوصی گرتووە سارەمان نەبوو هەستاوم خبرم داوەتە کچەکە لە مزگەوتێ لە ساعات ینی برین لەوێ ساعات چوارە چەندە عەرزیەکەین تا ئەو کاتانە من لە تەعزیەی بووم لە مزگەوت دوای لەوێەوە ئەخر لە ڕووی کۆمەڵایەتیەوە قوربانی دێ کوڕینێکم نییە تۆ مەسەلەن بۆ نمونەسا من لە تەعزیە کوڕی گەورەی ماڵێ بووم ئێمە لەژێ بابم بووم بام نەماوە تۆ دایکت مردووە لە تەعزیەی خەڵک دێ سەرخۆشی لە تۆ دەکات باش تەعزیەم بەجێهێشتووە سارێکم بە خصوصی گرتووە هاتووی لە کچەکەم سوار کردووە بڕۆ پەر ڕاکە بۆ ڕانیە لە هۆڵی 5 ئازار خۆمان بەوێدا کردووە دەقەی ماوە خەریکە دەست پێ بکات دەست پێنەکە ئەکتەرەکان هەموو شڵەژا بوون باشە وەڵا ئەگەر چوونە قاعەکەی بە دەرگا گەورەکەی پێشەوە داناتێ دەرگایکی لێ لە کۆڵانەکە ناو چیمەرەکەیەوە دەچی وەڵا چوونە ئەکتەرەکان باوەشیان پێداکردین و ماچاکردین و ئەوانە وەڵا خێرا چوونە پشت مەسرحەکەی خۆمان گۆڕی و مەسرحەکەمان لەوێ پێشکەش کردووە ئەوە لە هینی لالش بەدەم ڕاشەوە ینی ئیشی هونەری قوربانی دێ بەڕاستی تەسحیە دێ ئەومان کرد دوایی لە لالش بەدەم ڕەشەباوە کە ئەوەمان کرد شانۆگەریچکەمان هەبوو هەر لە پاڵ ئەودا هی سەرکا و هادی گۆرانیە سەرکا و هینی ڤیدیۆ لایڤ و شواشی هەیە لەوانەیە بتاندیوێ لە ئینی سوشال میدیا ئەوانە خەڵکی هەڵەبجەیە بە ئەسڵ نیشانۆکاریشە ژەمی ئەمڕۆ هەموو ژەمێ ئەو مەسرحەیەش پێشکەش دەکرا باش لێ کاتیدا ئەوش باسی لە معاناتی کۆچ بەران دەکرد باش یعنی جێ شانازێ پێم خۆشە گەر ئیشارەتێک بەوە بدەم بە تایبەتی برای بەڕێزم کاک عەلی بێناسیش لێرەیە ینی ئەمە لەو دوو ئیشەی ینی وای لێ هات ئیمکانێتی مادینەوە ئیشێکیان مامەستا خدری خراجی کردبوو ئیشەکەیکان مامەستا سۆران جا مامەستا خدر پەیمانگای تەواو کردەوە مامەستا سۆران بڵێن کولێ تەواو کردووە ئەو هەم ئیخراجیشە و هەم تەمسیلیشە مامەستا خدر بەس تەمسیلە باش ینی ئەو هەموو پرۆڤایان کردبوو مشکلێ مادیانە بوو باشە مشکلێ مادیانە بوو سۆران عاجز بوو تیکاکە لێرە لە هۆڵی فەقی ئەحمەد تیکاکە وەڵام مەسرحەکەی عەرز ناکەین باش ئەویش وڵات بینێکی پێشوو کاک عەلی دەوریشینەوە بەڵام ئەمان لەبەرەوە گەیشێکی شانەوەی دەبێ ڕۆڵشمان نەبێر کۆ دەبینەوە دەچین لە یەکتری دەپرسین و ئەوانە کاک عەلی خواڵ ناگرێ بۆیە لەگەڵ کاک عەلی بەیەکەوە بوون چی مامەستا کرد مەڵای کاکەوە دوو ئیشمان هەیە لە شارێکیدا خۆمە جێگای شانازەیە بە ئێستاشەوە کە قسەی تێدا دەکەم سلێمانی کە پایتەختی ڕۆشنبیرە قەنەعەتت بێت لە غەیری سلێمانی لێ دەرکە لە هەموو قەزاکانی سنووری پارێزگای سلێمانی قەڵازەی لە هەموو شوێنێکی چالاکترە لە هەموو ڕوویەکەوە نەک لە شانەوە حتا لە بواری ئەدەبی ڕووناک بیری کۆڕ و سیبیلار و ئەوانە باشە ئین زۆر چالاک بووە تا مشکلێمانەیە کە عەلی کوتی چی بکەین کتم مەڵای جا ئەمە هاتینە دەرەی هۆڵەکەی و لە دەرێ مشاوەرێکمان کردم جا کاک عەلی ئمە بۆ تەکبیرێکی نەکەی کوتی چی پێش ئەو چاپێکەوتنی باسی هەندێک علاقاتی شەخسیمان دەکە الحەمدوللله بای ئەوەندە ڕێز و حرمەت و ئەوانەمان هەیە هەتا لە لای ئەحزابە سیاسیەکان و لە لای خەڵکێک کە بتوان هاوکار و کۆمەکمان بکەن ینی بەڕاستی ئەمە نابێت ڕۆڵی کۆمەڵێک خەڵکی دۆستۆس لەوە لە ڕچاوکەین هەر لە سەردەمی لە 84 و ئەوانەی شەوە مەسەر
بەڕەحمەت بێ کاک عەلی ژیرەی خاوەنی کتێبخانە مەسەڵەن هەموو ئەکتەرەکان کتێبیان داونێ گۆڤاریان داونێ پارەیان داوینێ مامەستا بۆ کۆمەڵێک لە موچەکەی خۆی تەرخان کردووە یعنی ئاوا ئیشەشانەوەکانمان کردووە لەسەر گیرفانی خۆمان و دۆستان و دۆسۆزان بووە لەگەڵ کاک عەلی هینمان کرد کاک عەلی وتی چی بکەین تو بەڵای کاکە وەرە تۆ تەلەفۆنێکی بۆ ناوچەی پارتی بکە ئەمەش تەلەفۆنێکی بۆ کۆمیتەی یەکێتی نیشتیمانی یەکەم زانین شتێک هاوکاریمان ناکەن ئەوان لە ژووری لە قاعد مشاوەرەیانە باشە وەڵا کاک عەلی تیجاچی بکەن گوتم کاکە تۆ بە برادەرانی پارتی دیموکراتی کوردستان بڵێ ئەوە برادەرانی ئەوە یەکێتیش هاوکاریان دەکە و ئەمش دڵم کاکە ئەوە برادەرانی پارتیش هاوکاریان دەکە شتێک هاوکاریمانکە کا عەلی لەکوێ کوڕی وەڵا لێوم بەڵا نەمدی کاک عەلی نازانم ئەگەر لە یادم بێ بۆ خۆی چوو یان ڕاستپاردەیەکیان نرد بەخوا تۆزێکی پێنەچوو هەموو دەقەی پێنەچوو کاک عەلی کوتی کاکە هەتا کاک عەلی ئەوەی کرد ئەمیش کاک ساڵحی شەیدان بەڕاستی ڕێزم هەیە بۆ زۆر لە خەم هونەر و ئەدەب و ئەوانەیە مەسەردەمی گۆڤاری چەپکە گوڵیش بەڕاستی زۆر هاوکار و پشتیوانەوە بگوتم کاکەوە برادەرانی پارتیش هاوکاریان کردوون ئێوەش خۆتان بتەکێنن شتێک هاوکاریانکەن تی باشە کاکە وەڵا کاک عەلی لەو لە ڕاهاتەوە 200,000 هێناوە ئەمش لەو لە ڕاهاتم 200,000 هێناوە 400,000 باشە وەڵا چوونە خاعەکەی تو مامەستا خدرتی بەڵێ تو گوا محاسبی تی وەڵاوە تا ما کاکانەوە پارە عەلی کاکە کوا محاسبی کاکەوە تا کاکە بۆ فەرموو دەست بە ئیشەکان بکە یعنی ئاوا تەکمیلەی یەکترمان کردووە چەند خۆشە بە ڕوحیش ئاواوە باشە بۆ بتوانین ئەحزابی سیاسیش بینینە ساحەکەیەوە لە پێناوی خزمەتی هونەرەکەیدا بۆ بتوان هاوکار و ئەومان بکەن بەڵێ سپاس لە کۆتاییدا هیچم نەماوە ئەگەر بەڕێزان پرسیارێکتان هەبێ وەڵای من یەک نوقتە ماوە دوای ئەو شانۆگەریەی شانۆگەری لە 2017 شانۆی کۆڵبەرانمان کرد ئامادەمان کرد لە پێنجەمین فیستیڤاڵی نێودەوڵەتی شانۆی شەقام لە دەربەندیخان بەشداریم کردبوو یەک ئەکتەر ڕۆڵی دەبینی نزیکەی نیو سەعات بە تەنیا بووم بەڵام سافێکی 8 کەس 9 کەسی لێرەوە پاسێکمان گرتو بوو چوو بوون بۆوێ دار بوو 2 ڕۆژ پێشتر پۆستەر و شت لەوێ هەڵواسرا بوو کەمال ئالانی تەلەفۆنی کەوتی کاکەوە کەنجێ دەکتم بۆ تۆ چوزانی کتی وەڵا پۆستەرتان لە بازاری دەربەندیخان هەڵواسراوە چوین تقریبا زۆربەی وڵاتە عەرەبیەکان بەشداریان کرد بوو تیپی بیانی ئەجنەبی تیا بوو هینەکە فیستیڤاڵەکە فیستیڤاڵێکی نێودەوڵەتی بوو دوای ئەو باسی معاناتی کۆڵبەران و ئەوانەی دەکرد بەڕاستی زۆریشی لا بوون لە ئویشیدا دواتر هاتینەوە لە 2018 و ئەوانە عەرزمان کردەوە لێرە وەک شانۆی شەقام لێرە ناو بازاڕ نمایشمان کردەوە لە 2025ش لە دووەمین دیداری شانۆیی لە ڕانیا بە دەقێکی مەسرەحی ڕووسی هەیە بە شانۆی خۆکوش بەشداریم کردووە لەوێ عەرزمان کردووە و ئێستا لە پرۆڤەی دانجارێکی کە بتوانین لە مانگی سێدا نمایشی بکەینەوە و دوا پرۆژەشم بۆ 2026 پێشترش لەگە کاک عەلی خات و زۆرەخانەوان باسمان کرد ئینشاڵڵا بۆ ئەو سێمین دیداری شانۆی کوردی لە 2026 بەشداری ئێوەش دەکەین و وا دەکەین هیچ ساڵێکمان تاتەمەند بمێنێ بە بێکار و خزمەتی هونەری تێنەپەڕێ سپاسەکەم دیارە مامۆستا بەکر مەحموود زۆر لەوە گەورەترا کە لە کۆڕێکی یاوایان لە چاپێکردێکی کووردا تیشکی بخرێتە سەر بەزە من ئەوەی زۆر بەلامەوە گرنگە بۆ خۆی دیارە لە بیری چوو دوشتی بە بیر دەهێنمەوە بۆ دەوڵەمەندکردنی چاپێککەوتنەکەی یەکێکیان ساڵی 1990 بوو دیارە هەندێک لە مێژوەکان تەجاوازی کرد چۆ 92 بەڵام لە 97 لە فیزدیفاڵێکی قەزا و ناحیەکاندا شانۆگەریەکمان پێشکەش کرد تاوانبارانی نابینا دیارە لەوێ خەڵاتیشمان وەرگرت لە ڕانیا ئەوە کوو بە بیرهێنانەوەیەک بۆ ئیزافەی ئەوەی کە مامۆستا بەکر قوربانی زۆری داوە لە پێناو هونەر و ئەدەبدا ئەو شانۆگەری شاگردی شەیتان کە 8 ڕۆژ لە قەڵازێ عەرزمان کرد لاموابێ یەکەم جارە شانۆگەری بتوانێت ینی کارێکی هونەری بتوانێت لە ڕێگای فرۆشتنی بلیتەوە ئێساش لە خەیاڵمەبای 2400 دیناری سویسری بلیتمان فرۆشت خەڵک ئەوەندە تامەزرە بوو بۆ بینینی دواتر لە ڕانیەش عەرزمان کرد لە ڕانی هۆڵەکە پڕ بوو جا دەمەوێت قسە لەسەر ئەوە بکەم کە ڕەنگین خان خێزانی مامۆستا بەکر مەحموود کە لە قەڵازێ عەرزمان دەکرد حەملی هەبوو بە سەراب
لە شانۆگەریەکەدا حملیە بوو دواتر کە چووینە ڕانیە منداڵەکە لە دایک بوو لە باوەشیدا بوو بەڕاستی ئەوە شەر قوربانیدانە هیوای سەرکەوتنی بۆ دەخوازم بەڕاستی ئەستێرەیەکی درێژراوەیە لە بواری ئەدەب و هونەر لە قەڵازیەدا من لە بواری وەرزشیشدا هەر بینیومە سەرکەوتوو بێت ئەمە درێژ بێت مامۆستا بەکر دەست خۆش بەوەی مامۆستا محەممەدی هەرچەندە باسکەین ئەوەی جنابەت ماندووبوونەکان کەمە بەزەوەی بەلای منەوە گرنگە ئەتۆ تەنانەت لە شانوانەی کە کردوتە زۆری هەر لەبیر نەماوە چونکە لە 92 بۆ 93 لە 24 بوو بیرم دێ پانۆرامای شانۆیی سەرشەقامی بوو کە پێم وە گەورەترین شانۆگەری بوو یەکەم جارش بوو لە پشت دەرەوە بکرێەوە لە بیر چوو کە زۆر گرنگە و ئەو پیاوای بوو بەسەک دیسان لە 92 دووبارە کراوە نازەم جەنابەت بەشدار بووی لە یەک هۆڵمان هەبوو هۆڵەکەی خوارێ ئەو دوو حاڵەتە هەبووتم باوەوە بیر بێنمەوە بەڵێ سپاس بۆ تۆ سپاس بۆ ئەم ناوەندەش شتێک کە هەمیشە بە درێژایی ژیانی خۆت بوو بێت بۆی کە بەڕاستی خۆش مناڵەکانە بتێت ئامۆژگاریەکیان بکەیت چی دەبێت و بەتایبەتیش بۆ ئێمەی گەنجان ئەو شتە چی بوو کە لە ژیانی خۆتە هەمیشە تەرکیز و سەرنجێکی باش لەسەری هەبوو وتوتە بەڕاستی ئەگەر من ڕۆژێک قرار بێت هەم مناڵەکانی خۆم هەم گەنجێک پێ بگەێنم ئەبێت ئەوەی بەگوێ بڵم زۆر سپاس خات و ڕۆژین وەڵام من بەنسبەت خۆمان بۆ خێزانەکەی خۆمان من ئەوەی کە پێشتریش بۆ ئەو هاوڕێیانەی خۆم هەر ئەو دوای ئەوەن خواست بۆ کە ئەوەندی کە لە ژیاندا ئینسان بۆیان بکرێ خزمەت لەسەر ئەو ڕێچکەیە بڕۆ خزمەتی هونەرکەمە لە ڕێگەی هونەرەوە خزمەتی کولتور و فەرهەنگ و هینی میلەتەکەی خۆیان بکەن و بۆ هاوڕەکانیشم وەکو پێشتر باسم کردێمە تەسحێمان زۆر داوە بەردەوام بن و هەوڵی ئەوەی بدەن گرنگی بە دەنجی نوێ بە ڕەنگی نوێ بە جیلی نوێ بدەن ئەگەر ئەمە بمانەوێت لە کاروانەکەی بەردەوام بین بەڕاستی پێویستە ڕۆڵمان هەبێ و بە بەرپرسیارەتی و ئەرچی سەرشانی خۆمانی بزانین مامۆستا بەکر بەڕاستی وەکو جەماعەتی شاران پێدا ئەستێرەیە کە بەڕاستی لە دەڤەرەکەماندا لە ئاسمانی دەڤەرەکەماندا دەرەوشێتەوە جگە لە بوارە شانۆکاریەکەی لە بوارە هونەریەکەی بەڕاستی دەورێکی باڵاشی هەیە لە بەشە ئەدەبیەکەی کە ئێستا حاڵی حازر بەرپرسی دەستەی ئەدەبی و ڕووناکبێری قەڵاتجەیە بەڕاستی ڕۆڵێکی بەرچاوی هەیە و ماندوونە ناسانە بەردەوام بە دوای کار و چالاکی ئەدەبیەکانەوە دەڕوات بۆیە من وەکو شخصی خۆم زۆر خۆشحاڵم بەو کارە ئەدەبیە جوانەی کە ئێستا لە منطقەکەیدا لە دەڤەرەکەیدا وێنای دەکات دەستخۆشی لە دەکەین و هیوادارین هەمیشە تەندروست و لە شتاق بێت گەورەتان باش دەستخۆشی و بەرنامە جوانە دەکەم و دەستخۆشی لە مامۆستای ئازیز و خۆشەویست مامۆستا بەکر مەحموود دەکەم کە ئەستێرەیەکی درەوشاوی هونەری کوردیە لە کوردستان و بەتایبەت لە دەڤەرەکەی ئێمە کە بەڕاستی هەمیشە جێپەنجەی دیارە و دیار بووە خۆیان خانەوادەیەک بوون بۆ خۆیان سەکۆیەکی شانۆی هونەر و ئەدەب بوون لە ماڵی خۆیاندا زۆر شت هەبوو کە دەکرا باسی بکە بەڵام دیارە بەرنامەکە هەرەوەندە هەڵدەگرێ دووشتی سەرەکی هەبوو کە باسی نەکرد ئاماژەیشی پێ نەکرد یەکێک لەوانە کە بۆ خۆی بەشدار بووە لە هینەکەدا بوو کە زۆر گرنگ بۆ ساڵی 91 بۆ 92 کە تازە قەڵازی ئاوەدان دەبووە یەکێک لە کارە جوانەکان ئەوە بوو کە خەڵکی شانۆکار و هونەرمەند و ئەدیب و نووسەرەکانی قەڵازێ بەخۆکەوتن ئالەو شوێنێک کە ئێستا هۆڵی فەقەحمەدی دارەشمانەیە کەپرێکمان دروست کرد بە ناوی کەپری یەکێتی نووسەران یا مامۆستات لێ ڕۆڵێکی باشی بینی و دەکرا باسی ڕۆڵی ئەو خەڵکانە بکە کە ئەو کاتەوە خۆبەخشانە و بەو حەماسەتەوە کە کەپرێکمان دروست کرد بوو من بەش بە حاڵی خۆم نووسەریش نەبووم بەڵام تەنها شانۆکار بووم بەڵام بەشدار بووم لە دروستکردنی ئەو کەپرەیەوە ئاگام لێ بوو کە مامۆستا بەکرچەیە بوو لە ڕۆڵێکی باشی هەبوو دواتر هەر بە سوال و سەدەقە و بە هەرەوەزی هۆڵێکمان دروست کرد لە ساڵی 92 بۆ 93 کە هۆڵی هونەرمەندان ئەوەی کە ئێستا تەنیش کۆمیتەیە بەداخەوە ساڕزمێکی هەیە هۆڵەکە ئەویش کە حەق ئاماژە بکرێت کۆمەڵێک خەڵکی وەکو مەرحوم جەنابی کاک مەلا محمود حاج سلێمان کاک محەممەد کۆلی بێکڵۆ کاک بازە ماڵی محەممەد دیار و کۆمەڵی خەڵکێکی باش کە هاوکارمان بوون وەکو یەکێک گەڵا بێک لەمبی دێناو یەکێک گەڵا بێک بلۆکی دێناوەتر ئێمەش وەکو شانۆکاران و هونەرمەندان هەمومان بخۆمان کرێکار و شاگرد و وەستا بووین
مامۆستا بەکرد لەوێش ڕۆڵێکی باشی بینی و کە دەکرا ئاماژە پێ بکەین و سوپاسی هەرێکێک لەو کەسان دەکەین کە بە بلوچێک و بە شتێکی بەسیتی بەشداری کرد بێ ئەوەش کارێکی باش و کە مامۆستا بەکریچێک بوو لە هەر سوڕەنەری ئەو کارانە. ئەمڕۆژ کە جوانترین کەسایەتی کرە شارەکەماندا من ئەو لایەنەی باز دەکەم بەڕاستی لایەنە شانۆکەی ئێوە ئاماژەتان پێکرد بەس ئەمە لەبەرەوەی لە بواری ڕۆژنامەگەریەکەی ئیشم کردو و زیاتریش خولیام خوێندنەوەی ڕۆژنامە ئەوە بوو بە کارمەندی کتێبخانە بوو یەکێک لە ئەوەکانی کە سەرنجە ڕاکێشان بەڕاستی لە بەرهەمەکانی بەڕێزت ئەوە هیچ لە کوردستانی بەردەوام پێیان نێر بووی بابەتی ینی خەمخۆروی بۆ شارەکەی زۆر شتت هەبوو کەم کورتی شارەکە دەگەیان بەڕاستی و ئەوەی کە زۆر سەرنجبنی ڕاکێشا چونکە من هەر جۆرێک لە معارەزەبوونم تێدا هەبووە سەرنجی ڕاکێشام گۆشەی ئەوەی بوو کەڵەگە ئەگەر بە سەوژ نەچوم لەیان لە پڕۆشەی بووە لە دەواازەی دەردەچوو بەڕاستی ئەمە دوو گۆشە زۆر سەرنجا ڕاکێشام گۆشەی مامۆستا دکتۆر فەرات پیرباڵ وابزانام لە خەونمدا بوو ئەگە بە سەو لە خۆما ئەوە دوێمیان ئەوەی بوو تا مەزرۆ بووم ڕۆژنامەکە دەرچێ و یەکەم ئەوەشم خوێنەوەشم بابەت لە زراگە و گۆشەی بەڕێزت بوو بەڕاستی لە بواری ڕۆژنامەگەشتدا جێپەنجە دیارە لە دەڤەرەکەمان دەستخۆشی لێ دەکەم هیوای تەمەندرێژ و بەردامیشت بۆ دەخوازم لە هەر بوارێک کە بە خۆت حەز دەکەی نمونە زۆر بێ زۆر سپاس. سەرەتا دەستخۆشی ئەو چاوپێکەوتن بەرنامەیەتان لێ دەکەم مەڵا ئەو ڕاستی بێ من مامۆستا بەکر وەکو هاوڕێیانیش ئاماژەیان پێکرد بەڕاستی ئەستێرەیەکی گەشی دەڤەرەکەمانە هەمیشە هیوای تەمەندرێژی و تەندروست باشی بۆ دەخوازم هەمیشە جێپەنجەی دیارە لە هەموو بوارەکان هاوڕێیان ئاماژان بە زۆربەی بوارەکان کرد من دوو گەواهیدەری دوو حەقیقەتم ئێمە دیارە لە دوای ساڵی 2007 لەگەڵ مامۆستا ئەبوبەکر یەکترمان ناسی بووینە هاوڕێ و هاوڕێ خۆشەویستی یەکتر زۆر جار لە زۆر شوێن کۆڕ و کۆبنەوە دادەنیشتین دان مامۆستا بەکر هەمیشە وەکو چرایەک وایە شەوقی بۆ دەوروبەری خۆیەتی یعنی بە فعلیش وایە شەوقی بۆ هاوڕێ و برادەرەکانی خۆی ئەوان پێدەگەنێت چەندین جار چۆن دەڵێ ئامۆژگاری منی کردووە یان هاوکارم بووە ڕێنیشاندەرم بووە بۆ هەموو برادەرەکانی کەشی هەم ڕاستە من لە بواری شانۆ لەگەڵی نەبووم بەڵام لە شانۆ هەروە بووە لە مەسلەی ڕۆژنامەوانی لە نووسین لە شێعر لە ئەدەبیات لە هەموو بوارەکان وەکو چرایەکی گەشاوەی جوانە شەوق و گەرمیەکەشی بۆ دەوروبەری خۆیەتی بۆ هاوڕێیەکانەتی دووش بەڕاستی من هەمیشە بە مامۆسای خۆمی دەزانم لێرەوە زۆر زۆر سپاسی دەکەم باوە ببێتە گەواهیەکی مێژووی من یەکەم جار مامۆستا بەکر دەستی منی کرد بۆ نووسین ساڵی 2007 لە گۆڤاری پشدەر لە گۆڤاری قەڵاتزێ بوو دیارە خولیایەکم هەبوو بۆ نووسینوانە لەگەڵ مامۆستا بەکر قسەم کرد ئەو کاتە بە بیرمە ڕەشیدی فەیز نەژات لە ئەوروپاوە هات بۆ بە سەردانی گۆڕی فەقێ ئەحمەدی دارەشمانە بە دەرفەتم زانی مامۆستا زۆر ڕێنمایی کردم بە ئەو کاتە وابزانم ئێمە تەزیرمان پێدەگوت ڕیکۆردەرەکەش هەر ئەو وابزانم پێیدام چوم چاوپێکەوتنێکم لەگەڵ کرد و دوای پێداچوونەوە و ڕێکوپێکردنی بابەتەکە مامۆستا بەکر بۆی بڵاوکردنەوە دواتر زۆر هاوکار و هاندەرم بوو پشتیوان بوو لەو یەکەم نووسینەوە دەستی منی کرد بۆ ناو دنیای نووسین کە ئەشکوری ئێستا بە بەرهەم و بە کتێب و بە چەندین کتێب و لە بواری ڕۆژنامانی و ئانە تا ئێساش بەردەوامم یعنی من هەمیشە بە مامۆسای خۆمی دەزانم هەمیشە دەمەوێت وەفادار بم بۆی کە بەڕاستی زۆر هاوکارم بوو کە منی هێنا ناو ئەو ڕێچکە و ئەو دنیای نووسینەوە و هەمیشە هیوای تەمەندرێژی و سەرکەوتنی بۆ دەخوازم. تێبینیەکم هەیە من پێم وایە بێ تەسەلسولی پرسیارەکان تۆزێک کەم و کۆڕی تێدا بوو هیوادارم بۆ چاوپێکەوتنەکانی داهاتوودا یعنی تەوەرەکان جیا بکەنەوە تەوەری ژیانی تایبەتی لەگەڵ تەوەری ئەو بواری کە ئەو کەسە تێدا کار دەکات. من ئەوەی کار ڕاستی بێ برادران هەم زۆربیان من لێرە دەناسن دیارە من خەڵکی بەکرە جۆم لە ئاسڵدا وەڵام تر باوکو و باپیر و کەسوکارم هەمووی خەڵکی ئێرەن زیاتری شەر بە بەکرەجوێی ناسراوم لە سنوورەکە وەکو دامەزراندنی بەکاری مامۆستایی هاتم بۆ ئێرە بەڵام لێرە بە حکمەوەی پێشتریش بن لە بواری ئەدەبدا وەکو شاعر نووسین و چیرۆک و کۆمەڵێک بابەتی تر کارم کردووە کە هاتمە ئێرە بەڕاستی مامۆستا بەکر مەحموود یەکێک بوو کە لەوانەیە کە من ناسیم بەڕاستی وردە وردە هاوڕێیەتیمان بە جۆرێک دروست بوو متمانەیەک وا دروست بوو لە نێوانماندا کە لە کۆبوونەوەیکی فراواندا کە لە قایمقامەتی پێشدەدا کەکرا من بەبێ ئەوەی ئاگادار بم ئەو داوای لە من کرد کە بۆ ئەوەی کە گۆڤارێک
بەیەکەوە سەرپەرشتی بکەین ئەو سەرنووسەر بوو منی بەڕێبەری نووسین بوو دوسێ جاریش من ڕەتم کردەوە کەچی ئەوتی لەبەرەوەی من توانای تۆ دەبینم و پێویستە لەگەڵم بێ بەیەکەوە سەرپەرشتیمان دەکەوت چەند ژمارەیەکی باشی لێ دەرچوو و هەر بۆ خۆشی ئاگادارە لێرە کە ئێمە چەند پێوە ماندوو بووین. دەتوانم من ئەوە بڵێم بەکر مەحموود کەسایەتیە کە بەڕاستی زۆر پێویستە بۆ پشدەر. قسەیەکەیە زۆر جار هێڵێن بەلەم بە 200 دەڕوا بەڕێگادا بەڵام من پێم وایە بەکر مەحموود بۆ پشدەر بۆ قەڵازێ بۆ خۆی ئاساس بەلەمەکەیە نەک ئەوەی کە سەوڵێک بێ ئەشێک بە لەودانە بۆ خۆی بەلەمەکەیەگە بەلەمەکە نەبێ پێما بێ دەور و تەسیری ئەوانەی دەوروبەری وەک پێویست نابێ. من یادەوەرێکی تاڕادەیەک ناخۆشم شەیەکیان هەر بە تەنیا بووم بەتاقەتی پۆستێکی کرد لە فەیسبوک بەلامەوە زۆر یعنی دڵم پڕ بوو بووی کە باسی ئەوەی کرد کە تووشی نەخۆشیێکی چاو بۆ چاوێکی لە دەستداوە یعنی بەڕاستی من دڵم پڕ بوو ئێساش کە دڵم پڕ بوو کە باسی کرد بۆی هەرم کاتە من کەمتر بڵین بۆ دۆست و خۆشەویست و ئەوانە شت دەنووسم بەڵام لەو کاتەدا ینی چەند کۆپلەیەک وەکو هەستێک وەکو دەربڕینێکی خۆم بۆ ئەو وەکو هاوڕەیەکی نزیکمە نووسیم و لە کۆڕێکیشدا خوێندمەوە یعنی هەستم کرد کە ئەو کە چاوێکی لە دەستداوە وەکو ئەوەی کە مانگ بەشێکی تاریک بوو بێ ئەنی بەلامەوە زۆر ئین بوو ئەگەر بەلاشتانەوە ئاسایی بێ ئەوە لە بەرەسمدا توانم بۆتان بخوێنمەوە بۆی کە چاپێکەوتنەکە جوانتر ببێ ئەگەر بەلاتانەوە ئاسایی بێ تامان ئەو چەندێر شعرە لە 12/2018 نووسیمە ئەو شەوەی کە ئەو بڵێ تووشە حاڵە بوو بۆ بەکر مەحموود کە دوو چاوی مەستی شۆخێ دیدەی پەستی شەیدایەکی مەست دەپێکێ کە دوو چاوی مەستی شۆخێ دیدەی پەستی شەیدایەکی مەست دەپێکێ شۆخی بەدخوو لەسەر گڵکۆی ڕۆحی شەیدا خەندە دەیگرێ و زولفەکانی دەکا بڵاو کە دیدەی تۆش بەبێ دەنجی دەستەکانی هەڵدەبڕێ و بۆ دوایین جار لە ڕووناکی دەکا سڵاو خەم دەبارێ لووتکە و دەشتی دڵەکانمان نامۆ دەبن لە خۆرەتاو شاریش دەبێتە هیلال و بەشێک ڕووناک بەشەکەی تر ئەنگوستە چاو. سەرەتا دەستخۆشی لە هەموو ئەو بەڕێزانە دەکەم کە ئەو دانیشتن و ئەو یاد و بیرەوەریان لە کەسایەتێکی گەورە و جوان کە من بە مامۆستای شانۆی خۆمی دەزانم و هەم بە براگەورەی خۆشمی دەزانم ئەویش مامۆستا بەکر مەحموودە. دەمەوێت چەنووشێک بڵێم بۆ مێژوو هەموو باسی کەسایەتی هونەری ئەو پیاوە گەورەتان کرد من لێرە دەمەوێت دیوێکی کە باس بکەم کە ئەویش دیوی کەسایەتی کاک بەکر مەحموودە. مامۆستا بەکر مەحموود لە ڕێگەی خوێندنەوەی فکری خۆمەوە بەڕاستی کەسێکە پڕە لە جوانی هیچ مجاملەیەکی تێدا نییە بەقەد ئەوەی لە بواری نواندن و ئەدەبیات و بوارە هونەریەکانی خۆیدا سەرکەوتوو گەورەیە ئەوەندەش زیاتر گەورەیە لە ڕووی کەسایەتیەوە بە هەموو نەوعەکانیەوە جوانە کەسێکە پڕە لە میهرەبانی لە قسەی خۆش لە ڕۆحێکی خاوێن ئەوە وای کردووە هارمۆنێتێکی زۆر جوان لە نێوان کارەکانی و لە نێوان کەسایەتیەکەی دروست ببێت و بۆیە لە لای هەمومان زۆر خۆشەویستە. من دیارە ساڵانێکی زۆر حکمی ژیان دایبڕێ بووم لە کۆمەڵێک بەڕێز و کەسانێک کە کارم لەگەڵ کردوون چ لە بواری هونەری چ لە بواری نواندن و هەر کارێکی کە خۆشبەختانە 1-2 ساڵ پێش ئێستا کۆنتاکتمان دروست بۆ لەگەڵ مامۆستا بەکر و بەڕاستی پێم خۆش بوو کە چەند شتێکی گوت لەبارەی ئەوەی کە من جارێککە بگەڕێمەوە سەرشانە و بگەڕێمەوە بواری نواندن زۆر پێم خۆشە هەرچەند لەو ماوەی دابڕان و دووریەمدا لە هەموو بوارەکانم من کاری باشم کردووە دانەنیشتوم بەردەوام خەریک بووم ئەو شتانە کۆکەمەوە بەڵام خۆشبەختترین شت ئەوەیە کە لەگەڵ مامۆستای گەورە و خۆشەویستم مامۆستا بەکر مەحموود باسمان لە پرۆژەکانی داهاتومان کردووە هیوادارم کاری جوان بکەین و سەرکەوتن و بەختەوەری و تەندروستیش بۆ مامۆستای گەورە مامۆستا بەکر مەحموود بخوازم. ئەی خوددا بۆ هەر دەردێ تۆ دەوات لەلایە بۆ دەردی ئەوین چ مەرهەمێکت دەوایە
سووتانە بێ دووکەڵ و سووتماک و سووتەرۆ چ پیر و شێخ و حەکیمیش چاری نەکەرۆ مەستیە بە بێبادە هەم بێ شەراب و مەی پەڕی وەڕەنگی کزە دەنگی دێوانەکەی غەرقیە لە دەریای بێسەر و شوونی ئەوین زاریە ڕۆژ تا سەحەر بێداریە گرین کێ ژیرە پیرە بەبیرە یا لاوی مەردە بزانە پەنهانێ لە بێچاری ئەم دەردە ڕۆژە گرتوویە یا دەیگرێ ئێخەی هەمووان وەلێ کەس نەبوو ساسکا لە بۆی چار و هەتوان. بەڵێ سوپاسکەم وڵا سوپاسی ئامادەبوونتان دەکەم سوپاسی ئەم خوشک و برا بە ڕێزانە دەکەم کە ئەمڕۆ لە بەشێک لە کاتی خۆیان گرت و تەرخانیان کرد بۆ ئەم ئێوارە دیدارە و بیرەوەریانە زۆر سوپاسیان دەکەم بە سرنجەکانیان بە تێبینیەکانیان زیاتر بابەتەکان دەوڵەمەندتر کرد و جوانتر ڕازاندیانەوە ئەگەر شتێکیشم لەبیر چوو بێ ئەوانە هاوکاریان کردوون بوو هەڵەکانیان بۆ ڕاست کردوینەوە و بۆی ئەرشیفێکی باش و نۆستەلۆژیایەکی باشمانە بێ سوپاسی هاوکاری هەمویان دەکەم و بەنسبەت خوشکی پێشەشکاری سوپاسی دەکەم و سوپاس بۆ بەڕێز کاک عەلی قادر و ماڵی کەلەپوری و ڕۆشنبیری قەڵازێک کەمیش هاوکار و پشتیوانمان بووە هەمیشە دەرگای واڵا بۆ ماڵەکە لەبەرەوەی ئێمە بە ماڵی دووەمی خۆمانی دەزانین و خوشکی پێشکەشکاری زۆر زۆر سوپاسی دەکەم بۆ بەرنامەکەی و پرسیارێکی لێکردم لە ئەنجامی شتەکاندا لەسەر مەسائیلی نووسین و ئەوانە بەڕێزم کاک عومەر ئیسماعیلیش ئیشارەتی پێدا و مامەستا ڕێبواریش باسی لە ڕیزبەندی بابەتەکان کرد بۆیە پێم باشە بۆ ئەرشی بۆ مێژوو ئیشارەتێک بۆ بکەین لەبەرەوەی بەشێکە لە ژیانی ئەدەبی نووسینی مەسائیلی چاپ و بڵاوکردنەوەی خۆم ئەگەر ڕوخسەتە بێ سەرفی ئیشارەتێکی پێدەم ئێمە لە ساڵی لە بواری نووسیندا من لە پاڵ ئیشە شانۆیەکاندا لە ساڵی هێشتا چوار کە خەریکی شانە بووم بەردەوامیش بە حکمی خوێنەوە جارجارە وتارم نووسیوە لە ڕۆژنامەی هاوکاری ئەو سەردەمادا کۆمەڵێک بابەتم بڵاو کردوتەوە ئەوانە تا ساڵی 92 لە ساڵی 92 لە بواری چاپ و چاپەمەنیدا ئێمە کۆمەڵێک برادەبرین گۆڤاری هەنگاومان دەردەکرد شەش ژمارەی لێ دەرکە بە ناوی یەکێتی نووسەرانی کورد و پاشکۆیەکی تەنس ئامێزمان هەبوو بە ناوی هەنگاو ئەو کاتەی ئەو سەردەمانە بوو کە کەلوپەل و ئامێر و سەرۆت و سامای نیشتیمانی ئەو نیشتیمانە ئاودی و دەکرا بەداخەوە بەشێکی لەسەر ئەو تەنزانە بوو دواتر گۆڤاری زنارمان دەرکرد کە من ناکرێت لێردا ناوی هەموو نووسەر و ستاف و ئەوکان بێنم دوای زناریش چەند ژمارەیەکمان کە لێوێ دەرکرد لەگەڵ کۆمەڵێک لەو هاوڕیانە بەشی هەر زۆری لەو هاوڕیانەی کە لێرن چێ وەک بەڕێوەبەری نووسین چ وەک ئەندامی دەستەی نووسەران بەڕێز مامەستا ڕێبوار بەکرێژۆیی مامەستا حەمە عەزیز کاک حەمە خان کاک عومەر ئیسماعیل مارێف هەموو ئەو برادەرە بەڕێزانە ئەو خوشکە ئەزیزانە کەم و زۆر ئەوانەی کە وەک ستافی ئیداری لەگەڵ بوون چ وەکو دەستەی نووسەران یاخود وەکو مشاریک و ئەوانە هاوکاری بڵاوکراوەکانمان بوون ئێمە ئەوەمان بە پێویستانە بە ئەرکی خۆمان زانیوە ئەو فراغەش پڕ بکەینەوە لە بواری چاپەمەنی و بڵاوکراوەکاندا دوای گۆڤاری زنار ئێمە لێرە لە قەڵازێت باتر گۆڤاری تەمان باسی لەو گۆڤاران دەکەم کە خۆمان نیشمان تێراکرەوە یعنی بەشێکن لە مێژووی خۆمان نەک مێژووی ڕۆژنامەگەری هەموو ناوچەکەی یا مێژووی هونەری شانۆی هەموو منتیقەکەی باشە گۆڤار ئەمە گۆڤاری قەڵازێمان دەرکرد گۆڤارەکەش ئەمە ئەو کاتەش هەمیشە وشتومانە شتەکان سەر بۆ جۆرێک لە مۆدێرنە و شارستانیت و سەربەخۆی خۆی وەربگرێ مەسەلەن هاتووین حزبی لێ بۆ قامێتی لێ بۆ بەشی نوێنەری حکوومەت و ئەحزابی لێ بووە بەڵام ئەمە هەستاوین لەگەر سەرۆکاتی شارەوانی تەنسیقمان کردووە خاوەنی ئیمتیازەکەی سەرۆکاتی شارەوانی بووە و ئەوجار ئێمە کە گۆڤاری قەڵازێ خولی یەکەم شەش ژمارەمان دەرکردووە لە خولی دووەمی شەش ژمارەمان دەرکردووە زۆریش هەوڵماندا لە خولی سێم لە ژمارە 13 دەست پێ بکەینەوە بەداخەوە کە نەکراوە حتا ئێمە سیستەمی جۆرێک لە مکافە ئەو دەستخۆشیمان بۆ نووسەرانیش هەبووە ئەو کاتێ لە دوای ئەو گۆڤاری چەپکە گوڵمان دەرکردووە تەمان هەموو ئەو بڵاوکراوانە ئەمە بەخۆ بەخش کردومانە گۆڤاری چەپکە گوڵ خاوەنی امتیازەکەی کۆمیتێ ڕێخستنی قەڵازێ بووە بە ئیدارەی گشتی یەکێتی نیشتیمانی بۆی چاپ کردوین ماوەی 17 ژمارەمان لێ دەرکردووە بە ئێستاوەکە قسەی تێرا دەکەم گۆڤاری مەڵبەند گۆڤاری پشدەری دەدەکە 16 ژمارە دەرچوو هیچ گۆڤارێک وەک گۆڤار لە قەڵازێ
نەگەشتوتە ژمارە 17 ئێمە زۆر هەوڵماندا بەردەوامیش دەبین بۆ ئەوەی گۆڤاری قەڵازە جارێککە زوندی بکەینەوە بە شێوازێککە بە ستایلێککە لەگەڵ شارەوانی و لە خولی سێمەوە دەست پێ بکەینەوە ئەوە یەکێکە لە خەونەکانی ئێمە وە لە بواری ڕاگەاندن ئەمە لە بینرا و لە بیسترا و لە خوێنرا ئیشم کردووە ماوە نزیکەی 14 ساڵ کادێری مەکتەبی ئەعلامیەکێتی نیشتیمانی کوردستان بوو ئەو بۆ ماناینا لە ڕۆژنامەی برایەتی و خەباتی پارتی نووسیمە لە وڵاتی پەکەکە نووسیمە لە ڕێگای کوردستانی حیزبی شوعی نووسیمە لە ڕێگای ئازادی حیزبی سوشالیزم نووسیمە لە هەموو حیزبەکان لەبەر ئەوەی ئەمە زیاتر بابەتی ئەدەبی و هونەری ئەوە ماوەم کردووە لە قەزای سیاسی تا حدێک دوور بووم بۆیە هەمویان بە قەڵەمی منیان بەی خوا زانیوە ئەمش هەمویانم بە دۆست و هاوڕێ و ئازیز و خۆشەویستی خۆم زانیوە لە 2010 دوو کتێبم چاپ کردووە یەکێکیان بە ناوی کاتێک شیعر یاخی دەبێ منداڵم شاعرم وەک شعر نووسیمە دەکرێت تۆی خوێنەرەوە بە پەخشانی تێرەگەی چۆن تێرەگەی چۆن دەخوێنەوە ئارزوی خۆتە کتێبێکی کەش ئەدەب و ڕووناکبیریە ئەویش کۆمەڵێکیان بابەتە لە هەڵێنجانی کۆمەڵێک نووسینی خۆم و بەشێکی تەرجمەی عەرەبی و بەشێکیان لە ئینگلیزیەوە تەرجمەم کردووە ئەو دوو کتێبم چاپ کردووە و دوو کتێبی کەم لە بەردەست خۆمە یەکێکیان کۆمەڵە ئەو تارانەیەکە ئامادەم بڵاوم کردوونەوە پێشتر و ئەوەکەی تیشان ئەوەی باسم کرد مێژووی شانۆیەکە هەر لە ساڵی تقریبن لە دروستبوونی قەڵازەوە لە سەردەمیان بەکری ئەوێزی قەساب و ئەوە حاجی بەکری قەساب و ئەوانە کۆم کردوتەوە ئەو کتێبانم کردووە و لەسەر ئەوانش بە هەمان شێوە تووشی کۆمەڵێک گیر و گروپت و کێشە و ئاریشە بووینەوە لەسەر مەسائیلی کاری ڕۆژنامە نووسی دواتر دەستەیەشی ئەدەبی و ڕووناکبیریمان لە قەڵازێ پێکە ناوە کۆمەڵێک برادر و ئازیزین ماوە 3 ساڵە ئەو دەستەیەمانەیە خۆشبەختانە ئەو ڕۆژدەی ئەویان پێدای مۆڵەتەکەمان لە وەزارەتی ناوخۆ دەرچووە و ئەمە کەم هەفتە هەبووە سوپاس دەکەم کەم هەفتە بۆ کۆڕ و کۆبوونەوەی ئەدەبی نەکەین ناساندن بۆ کتێب نەکەین بەردەوام بووین و ئەوە درێژەمان بەو کاروانە خەباتەیدا و ئینشاڵڵا لەو بارەشدا درێغی ناکەن و سوپاس بۆ جەناب زۆر سوپاس بۆ تۆ هەمیشە سەرکەوتوبی زۆر سوپاس بۆ ئامادەبوونتان زۆر سوپاس بۆ بەڕێز بەکر مەحموود مامۆستای دیاری شاری قەڵازە پڕ ئەزمون و زانیاری لە کۆتاییدا ڕێز لێنانمان بۆ ئامادەکردووی پێت دەبەخشین سوپاس دەکەم.